سڵاوتان لێبێ ئەمڕۆ لەگەڵ بەشێک لە هاوڵاتیان باس لەوە ئەکەین چی بکەین بۆ ئەوەی کە دڵمان خۆش بێ بەشێکی زۆر لە مرۆڤەکان بێتاقەت و بێجە و نیگەرانن لەبەرەوەی کە هەم شەڕ هەیە هەم ئەوەی کە قەیرانی دارایی و بێموچەیی و دنیای کێش و مشکلەی هەیە لە ناو وڵاتەکەمانە ئێمە چی بکەین بۆ ئەوەی کە ئەوەندە خەم نەخۆین چی بکەین بۆ ئەوەی کە ئەم دۆخەش تێپەڕێنین چی بکەین بۆ ئەوەی کە دڵخۆش بین لە هەر کەسێکە پرسی جەو چۆنە یاخۆت دۆخە چۆنە ئەڵێ بێتاقەتم چی بکەین بۆ ئەوەی کە هەر نەڵێن بێتاقەتم چکە هەر بڵین بێتاقەتم و هەر زۆر خەم بخۆین هیچ شتێک لە مەسەلەکە ناگۆڕ و دۆخەکە ئەوها چارەسەر نابێ لانی کەم هەر کەسە و لای خۆیەوە هەوڵ بین کە جەوێک یاخۆت دڵمان کەمێ خۆش بێ ئەگەر بۆ چەند کاتژمێرە یاخۆت بۆ چەند لە حەزەیەکیش بێ چکە بە خەم خواردن هیچ شتێک لە مەسەلەکە ناگۆڕێ غیری زیانکردن یاخۆ زیان گەیاندن بە خۆمان ئەم بابەتە لەگەڵ بەشێک لە وڵاتیان ناکەینە باس و خواست نەرما بن بابزانین ئەوان چیمان پێوەڵە بەڕێزی چاوی منی خۆش بێ جەو چۆنە دۆخت چۆنە وەڵی باشمە هەمووسەنا بۆخوا لەخوا بەزییا بێ خۆش یان بێتاقەتی وەڵایی من وەکو خۆم بە پێ عەقیدەی خۆم دڵخۆشم لەبەرەوەی کە دڵنیام هەر شتێک ویستی خوای لەسەر نەبێ نایەتە دی کە شتێکیش ویستی خوای لەسەر بێ بەڕاستی پێی دڵخۆشم ڕازی بین بە خەدەری خۆ گومانی تیان ئەگەر ڕازی نەبین بە خەدەری خوا هەر شتێکی تر بکەیت سوودی لێ نابینین نە عیبادەت سوودی لێ بینین نە موسڵمانێتی ئیتر ئینسان یعنی کە وتی من موسڵمانم ئەبێ بەندەیش بێ ئیتر بەندەیش خوای گەورە هەموو شتێکی بۆ دیاری کردووە ئەوەی کە باوەڕی پێێتی ئەوەی کە بریتێ لە ئیمان ئەوەی بریتێ لە نەواقیز هەڵوەشێنەرەوەی ئیمان یعنی جاری وایە ئینسان بە شتێک کە بە خۆی وا هەستەکە عنی خۆی وا هەستەکە شتەکە بەسیتە بچووکە بەڵام خواپەنامان بە لای خوا گەورەیە زۆر باش بگومان هەموو مرۆڤێک بە ئیماندار و بێ ئیمانیشەوە هەم بێتاقەتە بێ هەم دڵخۆش هەندی ڕوودا هەیە دڵخۆشمانەکە هەندێک ڕووداویشەیە نیگەران و بێتاقەتمانەکە ئەبێت هۆی کە خەم بخۆین ئێساش بنمونە کێشە و گرفت هەیە جەنگەیە لە وڵاتەکانی دراوسێمان خۆشمان بەدەست قەیرانی دارایی بێموچەوە ناڵێنی نۆمیش بۆت هۆیەوەی کە خەڵکێکی زۆر نیگەران بێ بێتاقەت بێ اینجا بنمونە لە تۆوە پرسم لەم دۆخەیە چی بکەین بۆی کە دڵخۆش بین بەڕێزت ئەگەر بێتاقەت بی دڵت تەنگ بێت چیەکەی بۆەوەی کە دڵە خۆش بێ وڵی بەڕێزەکەم لەوە چێ ئەوەی کە مەسەلەن بۆچوونی منە و من مەسەلەن بە بۆچوونی خۆم کە بڵێم چی بکەین یان هۆکاری ئەوەی کە بە سەرمانە هاتووە بۆچوونی من لەگەڵ کەسێکی ترا جیاواز بێ من لە لایەنی دادپەروەری و موسڵمانەتیەوە ئەچمە ناو مۆزوعەکەەوە تامان ئێمە میلەتێ بووین لە پێش ڕاپەڕینە لە ناو جەور و ستەمێکی لە ڕادەبەدرابین سەرە ڕای ئەوەیشی کە ئەتوانم بڵێم چینی دەوڵەمەند و فەقیر زۆر جیانە ئەکراوە چونکە خەڵکی تقریبن بە زۆری لە یەک مستەوا ژیان سەرە ڕای ئەو زوڵم و ستەمیشی کە لەسەرمان بوو پێم وایە لایەنە دینیەکەمان بە باشی گرت بوو تا ڕادەیەک ڕاستە ناتوانین بڵێن هیچ میلەتێ لە ساسە موسڵمانن یان لە ساسە پێچەوانەی ئیسلامن یا بڵێن دژی دینی ئیسلامن بەڵام سەرە ڕای ئەوەی کە ئەو زوڵمەمان لێکرا لەبەر ئەوەی کە من وا هەست ئەەکەم و وەتیایشە ژیاوم خەڵک دژایەتی دینی نەئەکرد لایەنی مرۆڤایەتی لایەنی کوردایەتی لایەنی دینی زۆر لە ئێستا باشتر بووین ئینسانیشە بێت تەجروبە بکە ئێستا بۆ نمونە ئینسان لە ژیانە جاری وایە تووشی کێشەی ناڕەحەتیەکە بێ ئەگەر هاتوو بە ڕێگەیەک لە ڕێگاکان توانی بەسەر ئەو کێشە و ناڕەحەتیە زاڵ ببێ ئەمە ئەبێتە دەرەز بووی جارێکی تریژ هەمان کێشەی توش بووە تەجروبەیەکی سابقەیەکی پێشینەیەکی گەڕانەوەمان یەکەم بۆ پابندبوون بە دینی ئیسلام
دووهەم ئەوەیشی کە بۆ نمونە قەناعەتی بە پابندبوون و بەدینەوە نییە گەڕانەوەمان بۆ سەر ڕەوشتی پێشینانمان ناڵم پێشینانی زۆر دوور یعنی ئەو خەڵکت لانی کەم بگەڕێتەوە بۆ ڕەوشتی ئەم میلەتە 40 ساڵ لەمەوبەر چۆن بووە گومانم نییە کە ئەم ناڕەحەتی شتێپەڕێنی هاتووی لێرە دانوشی بە تەنیا بەڵێ پێم بڵێت جەوە هەیە یان بێجەوی کاکارش لە وڵاتاکە زێجەوی هەبێ خەڵی بێجە و بێتاقەتە کەشێکی ویان خوڵقاندووە قەنەعەت کە نازانمە بە پەنجەی دەستە ژمێرم کەسانی کە لە وڵاتە جەوانێ ئەوانش ئاغاکان خۆتەزانی ئێمەمانان نین ئەوەی کێت ئێرە یەت لە تەنیایە یا لە بێتاقەتی یا لە بێکاریە لێرە جەوێکی بە تەنیا جەوێک دروستەکا بۆ خۆیگین ئەجەو نییە ئەمە من خۆم زۆرە گەڕم لە ناو خەڵکە یعنی توانە بڵێم 180 بوونەوەتی خەڵک بێجەوە بێتاقەت تۆ کە بۆ نمونە لەم باخە بیان لە دەرەوە بیان لە هەر شوێنە بێ و کاتانی کە بێجەوی کە بێتاقەتی چۆن دڵە خۆشەکەی وەڵای من ئەو کاتانەی کەس ئەوە بێتاقەت من زۆر بەجار زیکرەکەم بە زیکردکردن بەڵێ هەنی ئەو کاتانە مەجبوری هەر ئەبێ لە تەنگانەکانە هەر لەک لە تەنگانە لە خۆشیشە خۆمان بیرێ بە زیاتر لە تەنگانەکانە خۆمان لەبیر بێ ئیشەڵڵا خۆی گەورە بێ ئومێدمان ناکات بێگومان وایە ینی زیکردکردن باشۆک لەوەی خەم بخۆی بیهێنی بیبەی ئەنی زۆر بیری لێ بکەیتەوە کاکارش ئێمە هەموویمان تاقی کردوێتەوە خەممان خواردووە هێناومانە قسەمان کردووە کورە جنێومان یاوە خۆپیشاندارمان کردووە مانگرترمان کردووە ئێستا من مۆزەفم باشە هەموو ڕێگاکانمان تاقی کردوێتەوە هیچ حەل نییە لە وڵاتە یعنی ئەوێ بدێنە دەستی قەدەر چونکە ئەم میلەتە ئێمە یەکدەنگ نین کێشەی میلە دەش نەبوونی یەکدەنگیە کە میلەتیش یەکدەنگ نەبوو بڵێ با بڕا بخۆیت خۆمانە یەگرتوونین پشت یەک ناگرین یەگرتوو بین ئەم ڕۆژە دروست نابێ لامان ناگەینە ئەم ڕۆژ چارنووسمان ئاوا نابێ دڵنیا بە لەم ڕۆژەیە عنی تۆ بڕۆ بگەڕێ لەو باز خۆ ماشەڵڵا خۆ زۆرە گەڕی هەموو شوێنە گەڕایی بزانە دەموچاویەکی بینی لە سات دوو کەس سێ کەس پێ ناکەنێ لە وڵاتەیە سەبەب چییە؟ ئەمان ئەم کەشەیان خوڵقاندووە کەشەکەش چییە زیاتر ئەگەڕێتەوە بۆ موچە نەبوونی متمانە لە وڵاتەیە تۆ کاکە ئاون نییە کارەبات نییە موچەت نییە بەنزینت بەو شێوەیە غازت بەو شێوەیە لە کاتێکا وڵاتی ئەمە خۆتە زانی ماشەڵڵا یعنی گەوهرە لەو ڕوانەوە کێشەمان نییە بەڵام ئێمە خاونمان نییە کە خاوەنیشو نەبووە بێ باجەکەی بێ ئەوە تاخوای گەورە حەلیەکات کە میلەت یەک نە بەڵێ خەڵک زۆر ناوەمێدە وەڵای ئەوەی کە من ئەیناسمەوەی کە من ئەی دوێنم لە من ناومێترە بەس نازانم ڕێگا چارە چی بێ ئەبێ ینی ومێدێکمانەی ئەم جەنگە ئەگەری شەڵا بە خێر کۆتایی بێت خی گەورەی شەڵا خێری تیاابێ بوو ئەم وڵاتی ئێمە بە تایبەت کوردستان گەشتبینی بۆی کە ئەم جەنگە ئەنی بە خێرا بشکێتەوە بۆ کوردستان کاکە ئارش خۆی جەنگ قەت گەشتبینیتیانی ئاشتی گەشتبینی زیاترە بەڵامی تر زۆر جارەڵی کێشەی ئێمە حەلکردنی کێشەکانی ئێمە بەدەست ئەمان نییە بەدەست گەورەکان کە ئەمایش پیاوی گەورەکانن ئێمە ئەڵێ هیوادارین ئەو کەسی کە سەرەکەوێت لایە لە وڵاتە بکاتەوە بەڵام جا هیواکەمان ئاەتە دی بەخۆیان زۆر خواستووە بەخۆ ئەویش مەحاڵە من تەنها یەک هیوام هەیە میلەت یەکدەنگ بێ تەنها ئەوە حەلیە وڵاتەیە کات ئێمە ڕاپەڕیمان کرد بۆ ئەمە نەمان کرد کە سوکاری ئەمە کردی من کوڕە شەیدم ئەوە تا وەڵڵاهی نامەیە بکڕوزیێمەوە بەڵام ئەوەی ماف بێت نەدراوە بە من بە کە سوکارەکەم زۆر ناومێدم لێیان هەتاشە نایبێن جارێکی تر نە من و نە ئەوەشی کە من پێیاپەرمەوە دەنگیان پێ بدات بە تەکید ئەگەر بدرێم لە سێدارە دڵنیا بە ئەوە قسەی خۆم و ئەوانەشی کە من توانام هەیە بە سەریانە من خۆم عیلەمەیە خێزانمەیە برادەرمەیە خزمەیە کە سوکارمەیە دایکمەیە ئەتوانم ڕایان بگۆڕم ئانی ئەتوانم کە هەڵوێستیان ناومێت بووە لەم حکوومەتە بە تەکی زۆری نەناومێدە کاک هەنی حەل نەماوە وەڵی خەڵک کاک ئەوەی کە ئەڕاتە دەرەوە ئیسفادەینی یا لە ئاواخنکە یا لە وڵاتانە ئەینێرنەوە یا ئەیکوژن لێرەش دانیشی بە خەفەتەوە ئەمریت نازانی ئێمە خۆرمان بۆ گیراوەتەوە بۆ ئەم میلەتە نەوەڵی حەل نەماوە ئەمەش حەل نییە ئەمە کات بەڕێکردنە
ئەمەش حەل نییە ئەمە کات بەڕێکردنە تەنها کاتە بووی ها تۆ بەیانی کە ڕۆژە بێتەوە بە کۆمە لە کاتەکە بەڕێگەی شەو بە هەمان شێوە ئەگین تو ئەگەر ژیانێکی مستۆگەر بێ کارێک و کەسابەتێکە هەبێت بەم کاتانە کاتەکانە سەرف ناکەی یا لە کارەکەت یا لەگەڵ خانەوادەکەت یا ئەیوانی گۆڕین کوا لە وڵاتی ئەمە کوا سەفەرمانەیە وەڵی باسی ئەو شتانەیەک لێ من گریانی مێت نەک بۆ خۆم بۆ هاوڕێکم بۆ دراوسێکم بۆ برادەرەکانم مع الأسف تۆ لە وڵاتێکا بیت کات هەمووی گەوهەر بێت دینارە لە گیرفانیانە نییە خۆی هەر وڵاتێک گەنجی ناومێت بوو ئەو وڵاتە فەشەلیەنەوە بناغەی وڵات گەنجە کە گەنج ئینتیمای نەما بۆ وڵات دەست لە وڵاتە بشۆ ئیتر هیوادارم خی گەورە دەروێت لە میلەتە بکاتەوە ئێمە تەنها خۆمانەیە حەلمان نەماوە ینی ئەمانە قسە شەکەی کاکارش فەرم و بەیانیان ئەتبەنت کوژن چیە زەرمەند دایکە داماوەکەمان چەنەها کەسیان تەنها دایکیان بێ ڕۆڵە کرد لە وڵاتەیە حەل نەماوەتەوە یعنی تۆ خوێنێداوە بۆ لە خوێن زیاتر بێت چی بێ من تەنها بۆ خۆم ناکڕۆزیەوە بۆ ئەم وڵات هەمووی باجیاوە من حەزەکەم دراوسەکەم لە من خۆشبەختتر بێ بەڵام ئایا وایە هەرگیز وان نابێ هەتا ئەمانە هەبن بەشی خەڵک هەروە بێت مێژووی سەلماندوێتی ئەوە چەند ساڵە خەڵک بەو داماوەوە سەری ناوەتەوە دڵنیابە نەتیجەی وڵاتەر ئیتر مەگەر ئومێدی خی گەورە بزین ئەمریکا ژەم جارهەگەر بەڵام ئەمریکا دۆستی کەس نیە ئەڵەن لە دەرگای کۆشکی سپین نووسراوە ئەمریکا نەدۆستی کەسە نەدوژمنی کەس یعنی تاسە نەدۆسە نەدوژمنە ئەمانە ترسم خەمیێوان بێ بڵێن وڵا ئەمریکا ئەم جارە شتێکمان بووکە بەخۆ ئەمریکا زۆر وڵاتی ئاوا ئیهمال کرد و کۆتایەکەش یارمی لە دەگەزایەوە تا سووریاوە تا یەمەنەوە تا لوبنانەوە تا لیبیاوە تا عێراق هەمان شارنووسی ئەمەیان هەبوو چیان بەسەر نەهات ئێمە هەرەوە داواکەین لە خی گەورە دەرویکی خێر لە وڵاتە بکاتەوە. بەرمە تۆ بێتاقەتی دڵەتانگە چیەکەی بۆی لەو دۆخەبیتە دەر ئەوە پرسیارە جەوهرێک ئەمەیە خۆی هەموو مرۆڤێک ڕوبەڕووی بارگژیە بێتەوە هەموو مرۆڤێک ئەوە کوارزم کردی ڕۆبڕوو بەڵام گرنگ چییە؟ گرنگ ئەوەیە لەو کاتەیە تۆ دەرچەیەک بدۆزیتەوە دەرچەیەک بدۆزەرەوە بۆ قوتاربوون لەم بارگرجیە لەم دۆخە لەم بارودۆخە بۆ نمونە پیاسەیەکە گوێگرتنە لە پارچە مۆسیقایەک وەرزشێکە پیادەڕەویەکە دانیشتنە لەگەڵ یەک دوو برادەری خۆتان ئاسایی دەمەتەقیەک ینی کەواتە هەموو مرۆڤێک لە هەموو بارودۆخەکانە ڕوبەڕووی بارگژی دەرونێ بێتەوە بەڵام گرنگ ئەوەی وەکو عەرزم کردی دەرچەیەک چۆن تێپەڕێن دەرچەیەک بدۆزێتەوە بۆ قوتاربوون لەم دۆخە پیا بەڕێزەوتی قسە ناکەم بەس بە کورتی پێم بڵێ دڵخۆش یا بێتاقەتەر ئەوەنە والله تقريبا ل 150 دڵخۆشی هەیە و 150 ناخۆشی وەسەتن تقريبا الحمد لله شمان ساغەوەی تر ئەرەوەیە زۆر سپاسێکم مامۆستاکان مەمنون سەسیری تەلەڤیزۆنەکەی هەرباز باسی شەڕە ئیتە بازار خەڵک جێوینیە و بێتاقەتە ئەشتێت تۆڕە کۆمەڵایەتەکان باسی بێموچەیی و کێشە و مشکلە و ئەم ململانە سیاسانی دنیایشە کەوایە بۆی زۆر بیر نەکەینەوە ئەبێ جارجار و دۆخە بینە دەرەوە وەکو خۆت فەرمووت یعنی ئەبێ قوربانە بم وەردشێکە پارچە میوزیکێکە چونە دانیشتنیەکە پەیوەندیەکە لەگەڵ خوایە یاخود چونە دەرەوەکە لەگەڵ دوو برادەری خۆتان ئاسا کەوا بێم شتانە بکەین ڕاستە زۆر باش من ینی من ئاماژەم پێکرد ئەو شتانە زۆر گرنگە یعنی نەک لە ئێستایا کە ژیان بەرەو داغان بوونە چێ ژیان بەرەو ئاڵۆز بوونە چێ ینی لە هەموو بارودۆخەکاندا ئەو دوورکەوتنەوە لە ئەو جەنجاڵێ و ئەو بارگژێ دەرونیانە بەو شێوەیە کە جەنابەت ئاماژە پێکرد بەم پاشە مۆسیقایەکە بە پیادەڕەویەکە بە دانیشتنە لەگەڵ یەک دوو برادەری فیلمیەکە پرسشێکە یان ئیتر کۆمەڵشتی لەم بابەتە ئەگەر ئەم شانش نەبێ تۆ بەرگەی ئەم تیاچی بەرگەی ئەم هەموو نالەباری و ئەم هەموو بارگژێ دەرونە ناگری سەجان خۆ دەزانێت سەر خەم و کێش و مشکل و مەعانات زۆرە چی بکەین بۆی کە دڵخۆش بین ئەوە نەبیر نەکەینەوە بەڵێ پێشتێکی بەناوی خی گەورە میهرەبان بەڕاستی قسەکەی بەڕێزت تەواوە لەوەی کە هەرێکێ لە ئێمە پێویستەکات هەوڵ بدات لە ژیانە ناڕەحەتەکانی کەم کاتەوە یعنی ئەوەی کە بەسەریا دێ هەوڵ بدات وردە
خۆی زاڵکا بەسەریا بۆ ئەو حاڵ دەرونی ناڕەحەتانی کە بەسەریا دێ بۆی بتوانێت جۆرە لە جۆرەکان تێپەڕێنێ چکە بەڕاستی وایە ئێمە گەر دڵمان بەچی خۆشەکەین ئێمە بەوەی کە بەڕەحمی خوا بە مهرەبانی خوا چکە خوای گەورە فەرمێ ولذلك فليفرحوا قل بفضل الله ورحمته ولذلك فليفرحوا ئێوە پێویستە لەسەرتان بە ڕەحمی خوا بە میهرەبانی خوا دڵتان خۆش بێ چکە ئێمە بەڕاستی خوایەکمان هەیە کە پەنای پێبین بۆ هەموو ناڕەحەتیەکانمان لەبەرەوە کاتێکە تۆ پەنایەکت هەبێ پەنایەکی بەقوتت هەبێ ئەتوانی جۆرە لە جۆرەکان دڵنەواییەکت بۆ دێ بەڵام کەسێکی تر کاتێکە ئەبەو شێوەیە ناتوانێت خۆی دەربازکە لە ناڕەحەتیەکان یعنی بەهۆی ئەوە وردە وردە تیاچوون و ناڕەحەتی و توانەوە و ئەو شێوەیە بەسەریا دێ لەبەرەوە ئێمە هەرێکێ لە ئێمە پێویستەکات کەمێک بە خۆدا چوونەوە بکات و تەماعی یان با بڵێن ئەوەی کە بۆ دنیا هەمانە کەمیکەینەوە وردە وردە ئەو نیلی تێگە من خۆگەر بێتاقەت بی چیەکەی بەرمە چۆن تێپەڕێنی واللهی لە ڕاستە بێتاقەت بوونی من وەکو خۆم ئەگەر بێتاقەت بم هەوڵەیەم بەچی بە یەکێ لە ڕێگەکان بەوەی کە بتوانم دەرچوون لەو شوێنی کە ئەو ناڕەحەتی دیایە لە ماڵ دەرچوونەکە پاشان لەو شوێنی کە هەر شوێنێ بێت کە تا دێن ناڕەحەتی هەوڵەیەم خۆم دوورە خەمەوە لەو شتە لە بیری خۆمی بەمەوە پاشان هەوڵەیەم کە جۆرە جۆرەکان یعنی بەرەو ئەوە ئەچم یعنی نمونەیەکێ لەو ڕێگانە بەڕێی من علیکم سلام توڵا یەکێ لەو ڕێگانە بەرەو مزگەوت دەچم مزگەوت ئیسراحەتێکی تایە سوکنایەکی تایە بەڕاستی دڵ خۆشەکە بەڵێ و هەرێکێک شەر نییە هات جاری وا هەیە سەدانی دۆستێک دەکەیت سیڵی ڕەحمێ بەجێنی پیاسەیەکەکەی بڵێ 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 طبعا هەمووی هەرێکێ لەو ڕێگانە هەوڵی لەگەڵادەی ئیتر ئینسان ئەبێ هەوڵ بدات گۆڕانکاری لە ژیانیا بکە هەنگاو هەنگاو بۆ ئەوی بتوانێت کە کەمێک لە ناڕەحەتەکانی کەم کاتەوە بە هەنگاو هەنگاوێک ئەتوانی لە ناڕەحەتەکان ڕزگار دەبێت یەکتان گرو هاتوون پیاسەیەکەن هێشتان ساغڵی وازانە هەرچی خەڵکی شوێنێکشن بەڵێ تۆ هەولێر وەڵام من خەڵکی هەولێرم بەڵێ بەڵام ئەمە دو سێ ساڵە لە سلێمانی دەژیم دەوام لێرە مامۆستامە لێرە بەڵێ سەلامەت یاخوا من خەڵکی سلێمانیم ئەمە بوو توت هەورامان مامۆستا ئەبوبەکر مامۆستاجە لەشی ساغ بێت خۆشە یانێرکی و خەڵکی ناوچێ بن و لە شوێنێک کۆ بنەوە لەشە ساغ بێ ئەخوا بە تۆ سێ ساڵە لە سلێمانیای دەستە خۆش بێ ماوەستا ئەمڕۆ باسی ئەوواکەین متەوەرەکانمان جیاوازە هەرکە هەر جار و باسی شتێکەکەن لەگەڵ کۆمەڵ هاوڵاتێکی خۆشەویستە ئەمڕۆ ئەومان هەڵبژاردووە خۆ دەزانی خەڵکی ئێستا زۆربیان بێتاقەتە نەها لە کە ئابە و بێم و چەی و شتەڕ و کێشە و مشکلێ یعنی چی بکەین بۆی ئەم دۆخە تێپەڕێنین بۆ ئەوی کەونە بێتاقەت نەبین هەر کەسە کۆمەڵە تاریخە و ڕێگا هەیە بۆی کە دڵی پێخۆش بکە بەڕێزت چیمان پێڵی لەسەر و بابەتە بسم الله الرحمن الرحیم وبه نستعین پێشەچی بە خێراتنی کەناڵ ئێوە لە دەکەین خۆشحاڵین کە تاوتی ئەم بابەتانە دەکەن ئەم بابەتەش بەڕاستی بابەتێکی گرنگە وەکو با بڵێن دەردێکی سەردەمی ئێستایە ئەمە ئەگەر بین باسی ئەم بابەتەکە ئەبێ بگەڕێنەوە سەرەتاییەکەی ئایا مرۆڤ ئێمە شتێک هەیە هەر مرۆڤێک بۆ ئەمە ئامانجێک ئەژیتن لەم دنیاە ئەگەر ئێستا کۆمەڵە خەڵکی هەرێک پرسیار لێ بکەی کەسێک ئەڵێ با بڵێن خۆشبەختی لە پارەیە خۆشبەختی لە شەهادەیە خۆشبەختی هەرێک و شتێک ئەڵێتن هەرێک بە پێ و ئامانجەی لە مێشک و دڵی دەرێنی خۆتی بەڵام ئەگەر بین حقیقت ئێمە ئەبێ هەموو شتێک بگەڕێنەوە بۆ لایەنی دینیەکەی شڕەکەی کە خودای گەورە ئێمەی بۆچی دروست کردووە ئەگەر بەڕاستی نەگەینەوە خاڵی سەرەتایەکەی ناتوان بگەینە ئامانجەکەی بە هەڵە بە ڕێگایەکەدا دەڕۆین یعنی چۆن کەسێک بێ بستە ژوورێک لە دەرگا ناستە ژوورێ لە پەنجەرە ئەچێتە ژوورێ ئێمە یەکەم جا کە خودای گەورە ئێمە کە دروست کردو بەڕاستی بۆ تاقیکردنەوەیە بەڕاستی بۆ وەما خودای گەورە دەفەرمێ وەما خەلەقت الئینس والجن إلا ليعبدون کەواتە بۆ تاقیکردنەوەیە ئەم مرۆڤە لەم دنیا خودای گەورە تاقی دەکاتەوە تاقیکردنەوەش بەڕاستی هەموو شتێکی تایە ناخۆشی تایە خۆشی تایە دەردەسەری تایدا مردن تایە با بڵێن بێ پارەی بێ کۆمەڵێ شتایە ئەمانە هەمووی ئەو پرسیارێک کە جەنابەتیش کردت کە ئەڵێ مرۆڤ چۆن خۆشبەخت دەبێ مرۆڤ خودای گەورە کە مرۆڤی دروست کردووە لە دوو لایەنە لایەنێکی ڕوحیە لایەنەیەکی جەستەییە
ئەمانە هەر لایەنێک خۆراک خۆی هەیە بەڕاستی لایەنی ڕوحیەکە ئەبێ خۆراکەی ڕوحی بدەینێ چکە بەڕاستی ئێستا خەڵکی بە زۆر ئەم شتەی تێکەڵ کردووە لایەنی جەستەیەکەی خۆراک و شتی ئەداتێ وا دەزانی ئەمەیە خۆشبەختێ بەڵام ئەمە بەخەلەل ئەم خۆراکەی داتێ ئەوەی لایەنی ڕوحیە با بڵێن ئەمە لایەنی تەقوا و ئیمان و ئەخلاقیاتی سلوکیاتە ئەمان لایەنی جەستەیەکەی خۆراک و ئەم بابەتانەیە سەکەن و کۆمەڵ شتەیە ئەمانەیە بۆیە لایەنی ڕوحیەکەی ئەگەر ئەمە لایەنی تەخوا خواناسی لەگەڵ نەبێ ئەگەر لایەنی جەستەیەکەی هەرچی دەکەین قەت خۆش بەخت نابێت کە بە هەڵە دەرمانەکە وەرگیراوە بۆیە ئەمە ئەساس بگەڕێنەوە سەر ئەوەی ئەبێ هەر کێشێک ئێستا هەر کێشێک ئەگەر بین خداگە لە قورئانە دەفەرمێ وما ئەسابەکم مصیبەتین فەبیما کەسەبەت ئەیدیکم یعنی بەڕاستی ئێمە کۆمەڵ شتێ ئێستا دێتە سەر ژیانی ئێمە خەلەلەکە نەفسی خۆمانە لە خۆمانە ئەبێ خۆمان بیما کەسەبەت ئەیدیکم واتە خۆمان ئەم شتە دروست بووە لە دەستی خۆمان دروست بووە ئینجا ئێمە کە ئەگەر ئەم شتە ئێستا بڵێن کۆمەڵی خەڵک جێلێ بڵێ ئەمە چۆن وایە خدای گەورە وەڵێ خۆتان کەواتە ئەگەر خۆمان بین ئەبێ خۆمانی چایکەینەوە بۆیە ابن جەوزی والله عالم ئەڵێ بیما کەسەبەت ئەیدیکم أي بما كسبت ذنوبكم يعني جناح تاوان براستي بويا جناح تاوان دنيا لحمر وشتيك دداتن يعني يقلا تابعين والله أعلم عليه بهوي جناح تاوان كأجر جناحكم كردبي زاينتم أم جناحية تأثير لا خێزانی ماڵم دەکە لەگەل دابەکەی ماڵم حیوانەکەی ماڵەوە تەسیلێ دەکا کەواتە بۆی بڵێ بۆی خودداگەور لە ئاەتش ئەفەرمێ ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس يعني أوي خرابية للدريا ولا زوي لوشكاني هم أمي دسي أمازي خومانا بوي أجر يكم خالب ما خوش بخبين أبي أم لاين ساكن لقى خداي جورا براستي بيودي ما ساكن لاين يروحي ساكن بيودي ما نو دعاء بكنو تقوى إيمان أمانة ساكن أما للاين نشر أول لاين تلكم اللي خلق وكو دنياي تمشادكات إنه أوا أما جيك لم خالنا أجر كابرا لايني تقوى إيمانكش نبي أبي كس خمر خريكن با كمل شتى للدنيا بون خمر خريكن بخوين دوا براسي وقت فراغ زور شتشي بابلي مترسيدارة يعني مروف دكو جيتن يعني بون استا ما مستا كمل خلقات سيني روشن بيرا يعني تمشى أبي بخوين دوا بمشتعل خوي خريكة أما يقلا بابتك أنا يعني إيش تر بابلين بإيش خوي خريكة يعني كمل شتي ترها أمانة أبي خمر خريكين وبلي زور سلامت بیا خوا سپاس بۆ قسەکانت سلامت بیا خوا هەندێک شتم پێ بڵێ لەسەر ڕێی خۆت پێشەکی بەخێرات نیوە کەم دەست خۆشتانێکم و بەرنامە جوانە تەورەکەتان جوانە بە حەقەت ئەوەی ئەم برایانەمان باسییان کرد هەمووی تەواو لە جێ خۆیەتی بەڵام چی بکەین ئەمڕۆ ڕۆژگارێک هاتۆتە پێشەوە پڕ لە کێشە پڕ لە نەهامەتی نەبوونی بەگشتی خەڵک وای کردووە خەڵک دڵتەنگ بێت بەڵام لەگەڵ ئەوەیە یەکەم شت ئارامگرتن لەبەر ئەو بارەیە دوو هەمشت هەر یەکە لەو بوارەی کە خۆی حەزی لێتی وەکو هیوایەتەکان جا چوونە دەرەوەیە ئایا بەسەرکردنەوەی هاوڕێیانە ئایا گەشتکردنە ئەتوانین بەمانە بە ڕێژەیەکی کەم خۆمان تێپەڕێنین تا خۆی گەورە دەرویە کاتەوە ئەم هەنگاوەش تێ ئەپەڕێنی ئینشاءڵڵا دەست خۆشی و سپاسەوەکەم خۆشحاڵ بن سەکە تۆ دڵت تەنگ بێت چیەکەی هێمە دەرەوە هاوڕێکانمە بینم بۆی دڵنەوەی یەکتری بینەوە جوانە ئەرەوەندە ڕێگا زۆرە وایە ئیتر هەیە گەشتێکەکە هەیە کتێبێک خوێنە هەیە گوێ لە میوزیکە بێ بەزەبت وایە زیاتر خۆشمان بەم تۆڕە کۆمەڵاتیانەوە مەشغوڵەکەین بەڵێ بزانین توێزی ئەو خەمە لە دڵمان بڕێتەوە ئەجی نەخۆ هیچ جەوێکی زۆر ناو باخی گشتیەوە لانی کەم یان هێست تۆزێ بە ئارامیەکەی وایە تاچیت زۆر بە تاچیت وایە يعني هەز بە ئارامیەکەیت و تۆزێ برادەرێک هاوڕێگە ببینی دەمەتەقەیەکە شتێکی کۆ نەبینی شتێکی بەمەشمانایە بۆ یەکتری بیرەخێنەوە هەرەوەنداە وڵاژنە ئەو قەلەقی ئەمان تۆزی ئەو خەفەتەشمان لە کۆڵەکاتەوە سەبارە بە مۆزع سیاسی کە بڕۆ هاتوۆتە کوردستانەوە یعنی چۆن هێڵە سەنجێنی ئەو دۆخ ئەمە بە خراپترین وەز ئەمە لە نەتیجەی سەقەتی حکومڕانی هەرێمی کوردستانە يعني ئیتر نازام ئەمە بێ چی لە سەد بازاریان نەهێشتوە خەڵک بێتاقەت تا خەڵک جەبیان نەهێشتوە یعنی شتێکی زۆر قورس لەسەر مێشک و ئاسابی خەڵک دروست بووە یعنی نازانی حەلەکەی لەکوێیە کەی ئەم وەسعەت چاگە بێ ژیان وەساوە بزەبت دەستخۆش ئەرەوەڵا ژیان ڕاوەستاوە یعنی
هینەکانی جومگەکانی هین ڕاوەستاوە ئەمریکا هەڵی ژیان هەڵە سوڕێنێ ئیتر لە ڕووی ئابووریە و لە ڕووی معنەویەوەی ئینسان هەمووی داڕووخاوە اینجا ئەم جەنگەی هینی شاتوەتە پێشەوە ئێران و ئیسرائیلانەوە بکەن بە مۆزە ئەوە شەر یعنی جەنگە موچەرە بیری خەڵکە باتەوە نەخێر ناوەڵڵا چکە خەڵک لە حاڵەتێکی اقتصادی زۆر خراپە خەڵکە بەڵێ خۆم خۆشمان هەرە ئاڵاتی مۆزەف و هەر کارمەند و ئارەوەڵڵا یعنی بەجێیەکی زۆر ناخۆش ئاڕۆین بە حیاتی من بینم ناقەداوە جێی ناخۆش یعنی قەیران لە هەموو وڵاتێکە دەست پێەکە لە هەموو وڵاتێکە بە ساڵێک دوان ئێمە لە 2014 بەم قەیران ناڕۆین ئەمە بۆ چاک نەبوو من نەتیجەی حکوم ساڵ خراپە بیان باش خراپترە بێ هیچ نازانم هیچ ئەمەلێک نییە هیچ ئەمەلێک نییە یعنی نازانی بەلێکیا بڕ یعنی زۆر ناخۆش و ئزعاجە یعنی بە کورت و پۆخت کەس دڵی خۆش نییە هیچ کەس دڵی خۆش نییە هیچ کەس ناوەڵ ئەگەر تاگای لە ناخی خۆی ئەخواتەوە ناخی خۆی ئەخواتەوە یعنی هیچ دەسەڵاتی پارەی پێ نەبێ و مناڵەکەی پارەی پێ نەبێشت بۆ مناڵەکەی بکڕێ و یعنی نازانی ینی بەجێکی زۆر چییە کەسە و دەردێکی دامانی جەنابەت باسیەکە یارەوەڵڵا یعنی زۆر دژواریش بۆ یعنی سایکتری لەکەمیتە زۆر ڕاو ناگرم ینی حکوومەت و کاربەدەستانی هەرێم ئاکانە دۆخی خەڵکە یاخود پلانیانەیە کە ئەم دۆخە بۆ خەڵک چارەسەر بکەن خۆ خەڵک تاستونورێکە توانیاوە سەبەر بگرێ خەڵکەکە هیچ دەسەڵاتێکی نەماوە بەدیلی نیە هەنی ئەگە بەدیلێکی هەبێ مەسەلەن یەکێکی پاک و پوخت بێتە بێشەوە نخبەیەک نەک ئێمە خەڵکێکی یعنی هینێک بێنین و دوای شەرعینە دەسەڵات با توش بێت تۆ بەژەر قورسە بە نسبەت خەڵکەوە یعنی ئەگەر بەدیلێکی هەبووایە بڕواناکەمە مەسعاونێ ناخەن خەڵکە چوە مووی لەگەڵە و بەدیلێ بوو سەرخۆش بۆ عزیزی من زۆر سپاس بێگومان ئێمە زۆرجا هەندێک تەوەر هەڵە بژێرین بۆی کە خەڵکی دوورخینەوە لە سیاست هەموو ڕۆژێ بۆی قسە لەسەر سیاست نەکەین بەڵام بێتاقەتی و نیگەرانی خەڵک دیسان ڕامان ئەکێشێ بە ناو زۆر پرس و بابەتی سیاسی لەگەڵ هەر کەسێکە کە ئەدوێی ڕاستەخۆ هەر بابەتێکی لەگەڵا ئەکەیتە باسخواز مۆزوعی حکومڕانی و خودگلەیکردن لە دەسەڵاتدارانی هەرێم یاخود کێشە و مەعاناتی موچە و موچەخۆران تێکەڵ بە بابەتەکانمانەکەن بۆی ئەمە ژیانی خەڵک بەو شێوازەیە هەر چۆری قسان لەگەڵاکەی هەر جۆری قسان لەگەڵاکەی ئەمان هەر دڵیان لای موچە و دڵیان لای خراپی حکومڕانی دەسەڵاتداران هەرێمی کوردستانە کە ئەمانیش کە قسە ئەکەن بێگومان دەرە دڵمان لەگەڵاکەن و ئێمەش گوێ بۆ دەرە دڵەکانیان نەگرین هەچەند ئەم ڕێمە ویسمان باسیەوە بکەین کە ئەو کاتانی کە بێتاقەت و نیگەرانی کاتەکانە چۆن بەسەرەبەی چۆن دڵی خۆشەکەی چۆن ئەم دۆخە تێپەڕێنی بۆ ئەمەش کۆمەڵی وەڵاممان دەستکەوت بەشێک لەو ئەزیزانی کە قسەیان بۆ کردین هیانە بە هاتنە دەرەوە لە ماڵ یاخود جێشتنی ئەو شوێنی کە تایە بێتاقەتە یاخود خوێنەوەی پەرتوکێک یاخود پابندبوون بە پەرستشەکان و پەیوەندی تونند و تۆڵ لەگەڵ خوای گەورە و یاخود چونە دەرەوە لەگەڵ برادێکە سیلی ڕەحمە زۆر هۆکارن بۆی کێمە دڵمان خۆش بکەین بێگومان دۆخەکە بوو شێوازەیە هەمومان بێتاقەت و نیگەران و خەفەتبارین و لە داهاتوومان تا ڕادەیەک ترسیشمان هەیە بەڵام بە بیرکردنەوە بە خەم خواردن هیچ شتێک لە دۆخەکە ناگۆڕێ بۆیە هەر کەسێکمان پێویستە جێوێک بۆ خۆمان دروستکەین جا گوێگرتن لە فیلمێ سیرکردنی فیلمێ گوێگرتن لە میوزیکێ بێت یاخۆت چوونە دەرەوە بەلایەکە هەر کەسە و هۆکاری خۆی هەیە بۆی کە دڵی خۆی تێدا خۆش بکە بە هیوان ئەو هۆکارانە لە یاد نەکەین و زۆر بیر نەکەینەوە و زۆریش خەم نەخۆین ئیشاڵام دۆخەش تێپەڕێ و ئێمەدەوارم هەموو لایەکتان ساغ و سەلامەت و تەندروست باش بن